بازاری تێراوە کۆنتترین بازارڕە هەمیشە هەبووە لەوەتی بەبیرم دێکە من 25 ساڵە لێرم لەو بازاڕی کە بدوت بە تەیراوە یعنی هەموو شتێک لە زۆر شوێن دەهاتن بۆ تەیراوە سەردانی تەیراوەیان دەکرد و لەبەر ئەوەش سەردانی تەیراوەیان دەکرد تەیراوە هەر ئەوەنە نییە کە ناوی تەیراوەیە تەیراوە لە زێڕینگر بگرە لە قوماش بگرە لە خواردەمەنی بگرە لە تەڕە بگرە کە هاتی بۆ ئێروکانە یعنی ئەوەی تۆ پێویستی ماڵەوە بێ حاجەتی ماڵەوە بێ لێرکوانە دەسە دەکەوێت. یەکێ لەو بازارانە بەڕاستی شتە جوان و باشەکانی ئەو هەولێرە لە تەیراوە دەست دەکەوێت و کردنی چەندەها مۆڵ و شتیوە سەرراوی بازاری تەیراوە قەرەباڵغتر و یعنی خۆشترە وەشتی دەست دەکەوێت بەڵام ئەو ڤایرۆسە بازارەکەی قز داواز کردی ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە بە وەزارەتی تەندروستی ئەو ڤایرۆسەش لەسەرمان لا دەکەوی بازارەکە ئاوادانتر دەوێتەوە. خۆشترە دارەمە سەرژی مریشەکە ساغڵام بە ئەف هەفت و نیڤات کە بەلاشتەڕە هەبن سێ کێرۆن نرخێوانژی هەر وەکیە کە ئەوژی 5,000 ئەف 6,000 و ئاف دیار چاوێ مە مریشکا ساخ نزە احتیمالش ترکیاتێ هەتا تێتە وێرێ 10 جارات بێتە بەفر و دحلێت چتان تێدا نامینێ و ناخۆشەش یعنی جەسەدێ بشە ڕەب مەسەنج بەر نەخۆشی ئاوانژی ئەف درستترە. خدای مریشکەش وان مەشروعی دارمە دایرێت دهۆکتینە بەجارێ سوکامە هەرۆ شکلەکە هەرۆ سعرەکە نەها کێرۆک ددۆ نیڤایە ددۆ نیڤا من مەشینە جملەش مەرە تێف ددوا و سەدی ددوا دەسەدی سە دیناری مەتی دێ ڕەبعکی مەل کێلوێ دێ یاعاما گەلێکی قەنج یعنی هەرۆ 20 سندۆقن 24 25 من سەرفی ئێمە لە ساڵی 2012 لەم ئیشە بەردەوامین هەر لەم شوێنە و لەم جێگا بەردەوام بووین تقریبان ئیش و کارەکەش بە شێوەیەکی بەرچاو وەکو هەموو ئیشەکانی تر دابەزینی بەخۆی بینیوە باشە لەخوا بەزیابێ فەرقی کردووە زۆر بەڵام تر نەوعی ئیشەکان گۆڕاوە جاران کابرا هات کوشتێکی ئەویست بای $100 $120 بوو ئێستا ئەگەڕێ بە شوێن شتێکی تراکە لە 20,000 و 25,000 و تا 50,000 ئاوانە ینی بە بۆنەی ئەوە کە وای لێ هاتوو بازارەکە محدود بووە هاتوتە خوارەوە. ڕاستی ئەوانی کە سەردانی ئێمەکان ئێمە سێ چین ئەوانەیەنە لای ئێمە یا ئەوەیە کە سیارەکەیان تازەیە و یانێ سیارەکە پارێزن هەم لە لەزگەکردنی ناوەیە کۆمەکە بینیتان لەگەڵ لەزگەی دامیکردنە لەزگەی دۆسەیە تاقم کوشتنەکە دایانی کوشتنەکان بپارێزێت ئەوانەیە زیاتر چینێک تریانەوەیە کە ئێنە لە ئێمە حەزەکەن سیارەکانیان سپۆرتکەن وەکو مەسەڵەن سپۆرتی دامی و سپۆرت ئەو بابەتانە بکەن باڵی سەر سنووقە ئەوانەیە چینێکی تریشیان ئەوەیە کە سیارەکانیان ناشرین بوو ئەوانەیە بیشارنەوە و لەزگەیەک بێ یا مەسەڵەن کوشتنێک بێ کوشتنەکانی خۆی دڕابێت بیانێ بەرگی کوشتنی شتێکی دێبگرنەوە.